کە ئاو بەفر و باران نەبوو یعنی ئاویش نییە کە ئاویش نەبوو یعنی ژیانیش نییە. ساڵانی زوو 2 مەترە باری مەتر و نیوە باری بەجدە چەند ساڵێکەونە نابارێ وەکو زوو نابارێ. وڵی زۆر دڵخۆشین ینی لەخوا بەزیابێ هەموو خەڵک دڵخۆشە بم بارینی بەفرانی ئەو ڕەحمەتێکە کە خوا بارانوێتی ئاوی پێزیابێ و ئاوی ژێر زەوی پێژێت و وەڵی ماشەڵا سروشتە جوانەکەی و ئەم بەفرێکە باریوە و هاتوین سەرێ لەم شارە خۆشەویستە بێ. یعنی ناوچەی پێنجوێن ناوچەیەکی کوێستانیە ساڵانی زوو بەفری زۆری لێ ئەباری بەزی ترەوە چەند ساڵێکە ینی بەهۆی گۆڕانی کەش و هەوا و بارینی بەفر کەم بۆ تۆ نابارێ. وڵی زۆر دڵخۆشین ینی لەخوا بەزیابێ هەموو خەڵک دڵخۆشە بم بارینی بەفرانی ئەو ڕەحمەتێکە کە خوا بارانوێتی ئاوی پێزیابێ و ئاوی ژێر زەوی پێژێت و هەمومان خۆشحاڵین بەوە. لە سلێمانیەوە وەڵی ماشەڵا سروشتە جوانەکەی و ئەم بەفرێکە باریوە و هاتوین سەرێ لەم شارە خۆشەویستە بێ. ماشەڵا بەرەکەتی خوای شەڵا جار و دووبار و هەزار باری دریش ببارێتەوە ئەم ڕەحمەتە جوانە و بێ بەمای خێر و بەرەکەت بۆم خەڵکە. زۆر خۆش ئەمڕۆ لە ڕۆژان سپاس بخوا ئەم بەفرە هیچ نییە مەتر 2 مەتر 3 مەتر بارێ شەویلا جەوی بوو. ئەم وڵاتە برای ئەزیزم بە بەفرۆ خۆش ئەم بەفر و ئاو یعنی ئاوی ئەم وڵاتە بە بەفرۆیە کە ئاو بەفر و باران نەبوو یعنی ئاویش نییە کە ئاویش نەبوو یعنی ژیانیش نییە. لە حەفتاکانە ڕۆژی وا بوو 4 جار بارمانە ماڵی 4 جار جا و دۆینە حیاتە و ترخێنان بۆ لێنای ڕەحمە لە گۆڕەکانیان حەسەکە هەبی خۆی حەزەکە 3 جایکە بوو ماڵیایە. ساڵانی زوو زۆرە باری ساڵانی زوو 2 مەترە باری مەتر و نیوە باری بەجدە چەند ساڵێکەونە نابارێ وەکو زوو نابارێ لە 91 بە دواوە نەباریوە.